حکوومەت یارێم لەسەر داهاتی ناوخۆ چووە ژێرباری داواکاری بەغدا و بۆ چارەنووسی هەژماری منیش ئومێدی بە دادگای فیدراڵیە. نهێنی هەوڵێکی نوێی نێچیروان بارزانی بۆ پەخستنی هەڵبژاردن و خۆتزیینەوە لە بەرپرسیارەتیەکەی ئاشکرا دەبێت. وردەکاری 5 ئاگری گەورە لە هەولێر و نادیاری ئەنجامی لێکۆڵینەوەکان دەسەڵاتی خستۆتە ژێر پرسیاری گەورە. سڵاوتان لێبێ لە ستاندەرەوە گرنگترین هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. سەرۆکی حکوومەت یارێم ڕازی بووە کە 50% داهاتی گومرگ و باج بە نەختینەی هەموو مانگێک بخاتە سەر هەژماری بانکی وەزارەتی دارایی عێراق. بە گوێرەی زانیاریەکان بڕیارە بەم نزیکانە هەرێمی کوردستان 50% داهاتی گومرگ و باجی هەردوو مانگی شوبات و ئاداری بە نەختینەی بخاتە سەر هەژماری وەزارەتی دارایی عێراق. بەڵام لەسەر بابەتی چارەنووسی پرۆژەی هەژماری من و بە تەوتینکردنی موچەی موسەخۆرانی هەرێم حکوومەت یارێم هێشتا ئومێدی بە دادگای فیدراڵیە و چاوەڕێیە. دادگای فیدراڵی ڕوونکردنەوەیەکی پێ بدات کە دەکرێت تەوتین لە ڕێگەی بانکە هەلیەکان ئەنجام بدرێت. بەڵام بە گوێرەی بەدواداچوونی ستاندەر دادگای فیدراڵی تاکید لەسەر بڕیارەکەی پێشووی دەکاتەوە. تەنها 4 ڕۆژ بۆ دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردن ماوە و کۆمیسیۆنیش بەردەوامە لە ئامادەکاریەکان بۆ ئەنجامدانی پرۆسەی هەڵبژاردن لەدەی حوزەیران. بەپێی بەدواداچوونێکی ستاندەر نێچیروان بارزانی سەرۆکی هەرێم پلانێکی نوێی داڕشتووە بۆ ئەوەی بەبێ دەرکردنی مەرسوم هەڵبژاردن دوا بکەوێت. بەپێی ئەو پلانە هەوڵەکە بە شێوەیەکە لە ڕێی حکوومەتی عێراق کارەکانی کۆمیسیۆن خاو بکرێتەوە بە جۆرێک کۆمیسیۆن ڕای بگەێنێت کارەکان بەهۆی دابین نەکردنی پێویستیەکان لە کاتی خۆیدا ناکرێت و هەڵبژاردنەکە دوا بخرێت. ئامانجی سەرۆکی هەرێم لەو هەوڵە خۆ بە دوورگرتنە لەوەی بەرپرسیارەتی یاسایی دواخستنی هەڵبژاردن لە دادگا نەکەوێتە ئەستۆی ئەو بۆ ماوەیەکی نادیاریش هەڵبژاردن نەکرێت. تا ئێستا ئەم پلانە نوێ دیار نییەوە خۆی جێبەجێ دەبێت چونکە کۆمیسیۆن بەردەوامە لە ئامادەکاریەکانی خۆی. جێی باسا جگە لە پاتی سەرجەم لایەنەکان دژاتی خۆیان بۆ هەوڵی دواخستنی هەڵبژاردن ڕاگەیاندووە. ئەمەش هەڵوێستی ئەو حیزبەی لاواز کردووە لە ئاستی ناوەخۆ و دەرەوەش بە جۆرێک وەک پێشوو ناتوانێت هەموو شتێکی بە ئاسانی بۆ بچێتە سەر. لە سەرەتای ئەم ساڵەوە تاوەکو دوێنێ 5 ئاگری گەورە شوێنی گشتی و بازارەکانی هەولێری گرتوتەوە کە زیانێکی زۆری ماڵی بە پیشەوەران و دوکاندارانی شارەکە گەیاندووە و خەرەبوش نەکراونەتەوە. لە دوای هەموو ڕووداوەکانیش پارێزگاری هەولێر و بەرپرسانی حکوومەت ڕای دەگەێنن لیژنەی لێکۆڵینەوە دروست دەکەن. بەڵام تاوەکو ئێستا ئەنجامی هیچ لیژنەیەک بۆ ڕای گشتی بڵاو نەکراوەتەوە لایەنی کەم تەرخەم دیاری بکرێت و سزا بدرێت و هۆکاری ئاگرکەوتنەوە کە ئاشکرا بکرێت. ئەمە ژوای کردووە گومانی هەوڵاتیان لەسەر هۆکارەکانی کەوتنەوەی ئاگرەکە دروست ببێت بۆچی دووبارە دەبنەوە. جێی باسا لە 27 2024 ئاگر لە بازاڕی لەنگەی شاری هەولێر کەوتەوە. لە 27 2024 دووبارە ئاگر لە بازاڕی لەنگەی هەولێر کەوتەوە. لە 9 2024 ئاگر لە کۆگایەک لە پیشەسازی باکوور بوویەوە. لە 27 2024 ئاگر لە دوکانەکانی حەوشەی بازاڕی نیشتیمان بوویەوە. لە 5 2024 واتا دوێنێ ئاگر لە بازاری قەیسەری شاری هەولێر بوویەوە.